نسبة داوای سزایی تۆمارکرا ئەم ساڵ 158 داوایە لەم 6 مانگە. 158 داوای ئەو داوانن کە لەژێر ئیشرافی حاکمی تحقیق لێکۆڵینەوەی تێدا دەکرێت. کۆی گشتی داوا سزایەکان لە هەر سێ پارێزگایەرێن تەبانە داتانەس ئاستی هەر سێ پارێزگاکەیە ئەو سلێمانی دۆک 445 داوای سزایی مانەیە کە ئێستا لێکۆڵینەوەی تێدا دەکرێت لەژێر ئیشرافی هەر سێ دادوەری بەڕێز تەبان لەگەڵ هەڵەبجە و گەرمیانیش. کەواتە کۆی گشتی داوا هەواڵدەری سزایەکان کە ئێستا دەستەی دەستپاچی لێکۆڵینەوەی تێدا دەکات 722 کەیسی گەندەڵیە کە لە هەردوو پەناغی 177 هەواڵدەریە و 445 کەیسی سزاییە. داوا ڕەوانەکراوە بۆ دادگاکان ئەم ساڵ لەو 6 مانگە 54 کەیسی گەندەڵی لەلایەن دادوەرانی لێکۆڵینەوەی دەستپاچی لە پارێزگاکانی حالەی دادگاکراوە. کە حالەی دادگاکراوە عین لێکۆڵینەوەی تێدا تەواو بووە و چاوەڕێ دەکرێت کە دادگاکان بڕیاری کۆتایی لێ بکەن. ئەم ساڵ لەم 6 مانگەدا تەنها 5 کەیس لە دادگاکان حەسم بووە، تەنها 5 کەیس حەسم بووە لە کاتێکە 54 کەیس ئیحالەکراوە کە خۆتان دەزانێت چێک لە کێشە ئەساسیەکانی ئێمە بەردەوام لە هەموو کۆنگرە ڕۆژنامەنووسان تەماشا کردو ئەوەیە بەڕاستی نەبوونی یاخود تەرخانەکردنی دادگایە کە تایبەت بە کەیسەکانی گەندەڵ. بەڵێ ئەم ساڵ لە مانگی دوو ئەو بڕیارە لە ئەنجومەنی دادوەری دەرچووە، بەڵام هەندێک بەوە کاری ئەو گۆڕانکاریەی کە لە ئەنجومەنی دادوەری کرا تا ئێستا ئەو پرۆسەیە تەواو نەبووەوە. ئێمە لەوێ دوو ڕۆژە لەگەڵ یاندا دەنووسین داوا دەکەین پرۆسەیە بەڕاستی برێن خێراتر بکرێت، چونکە هەتا ئەو کەیسانێک کە حکمیش دەدرێن هەم حکمەکان حکمی بەڕاستی زۆر سوورکرد بەشێکی زۆر تەوفیزی تێدایە. لەبەرەوە ئێوەی بەڕێز و خەڵکی کوردستانی بزانن حکمدار لەسەر کەیسەکانیشی دەستی دەستپاچی نەیەشی دەست دادگاکانە لەسەر ئێمەیە کەیسەکان بجوڵێنی و دوای دادابچین و بگاتە قۆناغی کۆتایی و کە ئەو کەیسانەی دادوەرانی لێکۆڵینەوەی دەستپاچی قەناعەتیان پێەیە بینن بۆ دادگاکان، بەڵام بەتاکید لە مقابلدا پرۆسەی یەکلایکردنەوەی کەیسەکان خاوە و ئێستا